یەکێک لەو کێشە گەورانی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوینە کۆمەڵێک گەلان پێوەی دەناڵێنن ئەو کێشەیە کە تورکیا دروستی کردو ئەو سنوور بەزانانەی تورکیایە کە نەک بەرامبەر بە نەتەوەی کورد بەڵکوم بەرامبەر بە نەتەوەکانی دیکەشە جێبەجێ ئەکا بەڵام لە ئێستادا تورکیا کەوتوتە قەیرانێکی گەورەوە هەم لە لیبیا هەم لە ناوچەکانی ئیدلیبە هەم لە ناوخۆی تورکیا خۆی ئەمانە هەمووی بۆتە هۆی ئەوەی کەوا تورکیا لە ئێستادا لەم ساڵدا لە دۆخی هێرشکردن وەکەوەی لە 2019 ئەبینرا بە پێچەوانە لە 2020 دەبینین لە دۆخی پاشەکشێدایە و هەوڵی چارەسەرکردنی کێشە ناوخۆیەکانی ئەدا و دەبینین ئێستا کە ئەوێت خاڵێکی یاخود بڵێن هێڵێکی کە دروست بێ کە جیاببوونەوەیە کە بەحساب لە پارتەکەی ئەردۆغانەوە بەڵام ئەمەش دەبینین هەر وێنەیەکی دیکەیەدا ئەندێ بۆ چونکە دەزانێت کە وردە وردە پارتەکەی بەرە هەڵوەشاندن ئەچێەوە و نەیتوانی تورکیا لە دۆخێکی ئارامە بهێڵێتەوە کەوەی کە پێشتر سەرکردەکانی دیکە تا ڕادێک توانیوێنە دەستەبەری بکەن ئەوەی کە ئێمە لێرە ئەمانوی ئاماژەی پێ بکەین ئەوەیەکەوە هەمیشە دوو تەرەف هەبووە لە مەسەلەی سیاسەت لە باکوورە ئەویش تەرەفی لایەنی کورد کە هێزی هەدەپەیە و لایەنی دەسەڵاتدارانی تورکیایە لە ئێستادا لە ڕاستیدا باسی هێڵی سێم ئەکرێت کە پایی سێم یاخود هێڵی سێم بریتە لەو چارەسەریەی کە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان لە ڕێگەی تێزەکانی ئاماژەی پێکردووە و دەبێت لە کۆتاییشە بگەنە ئەو قەنەعەتەی کە ئەگەر بیانەوێت کۆمەڵگا بەرەو ئاهێمن و ئاسایشی هەنگاو هەمنێ بۆ ئێمە لێرە کە باسی چارەسەریەکان ئەەکەین تەنها چارەسەری لە باکوور نییە بەڵکو چارەسەری ئامار لە تێزەکانی ئاماژەی بە چارەسەری لە ڕۆژهەڵاتی ناوینیان کردووە چونکە ئەگەر بێت و تورکیا بتوانێت بێتە سەر مێزی گفتوگۆکردن لەگەڵ هێڵی سێم کە بریتە لە نوێنەرەتی هەدەپە ئەمە ئەبێتەوەی کەوە هەم تورکیا ئەو کێشانێتیا چارەسەر بکرێ هەم بێ بە دەوڵەتێکی زلهێز یاخود بە دەوڵەتێکی بەهێز لە هەمان کاتە بێتە هۆکارێک بۆ چارەسەری کێشەکانی دیکەی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوین بۆ چونکە دەبینی ئێستا تورکیا لە زۆربەی وڵاتەکانە کێشە و منمنانێ دروستەکەوتە لە ئیدلیب هەیە ئەوەتە لە لیبیا هەیە ئەوتە ئێستا خۆی دێنێتە یەمەن لە مەسەر هەوڵیدا کە ئەمانە دیسان و سەر هەڵداتەوە ینی ئەمانە هەمووی کوچۆنەڵی سەری کێشەکە تورکیای ئەگە بێت و تورکیا بێتە ئەو چارەسەری ئەوە باشە لە لایکی کۆمانەی ئاماژە بۆ بکەینکەوە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان دەبەن وەکو بیرمەندە ئێمە لێرە ئاماژەی پێکەوەی کە شارەزایەکی بواری ئابووری یاخود بواری سیاسیە ئەوەیە کەوا زۆربەی کات لە ڕێگەی نووسینەکانیانەوە ئاماژەی بۆ کردوکەوە پایی سەرمایەداری ڕۆژانێ دێک کە بەرەوە هەرس هەرێران دەچێت و ئەمە لە زۆر کاتێکی جیاوازە مەسەڵەن ئەچووە منطقی بیرکردنەوەکان بۆ چونکە ئەوان پیانوان نەبوو ئەو هێزە سەرمایەداریانی ئەو چۆنەڵی ئەڵتەرناتیڤە ئابووریە بەقوەتەی کە لە سەرمایەداریە دەسەڵات چینێک بەدەستیانێنەوە بۆ شێوە هەرس هەربێنێ بەڵام بوونی ئەم نەخۆشیە کە لەم ماوەیەکی زۆرەکە جیهانی گوتۆتەوە وردە وردە ئەم پایە بەرەو داڕوخان ئەبا کەواتە ئەمەش جارێکیکە گەڕانەوەی بۆ تێزەکانی و بۆ نووسینەکانی ئۆجەلان کە لە ڕێگەیەوە ئاماژەی بۆ کردو کە ڕۆژانێدی ئەم پایە بەرەو داڕوخان ئەڕوا کۆمەڵگا هەرس ئەهێنێ و لە هەمان کاتدا باسی وەشی کردووە کە ئەم پایە مرۆڤ ئەهاڕێت و ئەم هاڕینە سەر ئەنجامی ئەمەیلێ کەوتۆتەوە و ئەم پایەش بەرەو داڕوخان ئەڕوا ئەیدی بەدیل چییە بۆی کە کۆمەڵگا بە تەواوەتی پرتەوازنە نەبێت بەدیل بۆەوەیەکەوە کە جارێکی کە ئەبێ کۆمەڵگا بێتەوە سەر تاک بچێتەوە ناو کۆمەڵگا و بچێتەوە ناو خێزان و لە هەمان کاتە دەسەڵاتێکی سیاسی دیموکراتی کانتۆنی بەڕێوە بچێنە ناوچەکان و هەموو کێشە سیاسیەکان بەدەر لە بەرژەوەندە تایبەتەکانی کەسایەتەکان وەلام بنرێت و وەجارێکە مێزی گفتوگۆوە بۆ چارەسەرکردنی کێشەکان دەستەبەر بکرێت و دەرگای ئەوە بکرێتەوە دەزانی ئێمە ئەگە بینە سەکەم و کوڕی بەداخەوە ئێمە برینمان زۆرە ئەگەر ئاماژەی پۆ بکەین چکە هەر ئەدانی نەم دۆخەنە هەموارەیەکە لە هەموو جیهانە مەسەلا هەندێک شت وەلام براوە چکە ئەمە چۆنەڵێ هێرشێکی تەکنۆلۆژیایی تەندروستیەکە کراوەتە سەر هەموو جیهان و تاک لەناو کۆمەڵگایە دەبینین هێزە کوردەکان ئێستا شاد لە ململانیان هەل لەوان کەوا درک بەوە نەکردکەوە چی ئەبێت هەموو ئەوانە کە ئەگەر بکرێتە چوارچەوەی خۆ بە زلزانین بێ ئەگە بکرێتە چوارچەوە ئەوەیەوە دانەنان بە بیری تایبەتی بەرامبەر بێ ئەمێ وەلام بخرێ و گەشتون لە ڕووی دەرونیەوە و لە ڕووی خۆ ئامادەکاری گەشتونەتە ئەوەیەوە ئێستا نووسینەکانی ئۆجەلان کە ڕۆژانێ بووە
هەمووی وەکو فەنتایەک تەماشای کرد و ئێستا کەوتۆتە سەر عەرزی واقع وە چارەسەرێکە بۆ دۆخی ئێستا بەڵام ئایا بۆ دانی پیاناندرێ ئایا بۆ هەنگایی بۆ هاناندرێ ئەمە دەتوانین وەکو خۆم بە دوو تەرەف یەکەم مەسەلەن ئەو پێی وایە ئەگەر بێت و دان بە کەسایەتێکی وا بنێ ڕەنگە لە پیاوی سیاسیەکەی خۆی کەم بکاتەوە و لە هەمان کاتیشە ئەم دۆخە لە بەرژەوەندی هەندێکدایە ئایا چارەسەرکردنی ئەم کێشانە دیدی ئەو بەرژەوەندیە نامێنێ ئەمە بۆ ئەو قابل ئەبێ خۆت قوبوڵ ئەبێ نەخێر لەبەرەوەی هەمیشە بە بەردەوامی دەنگێکی دژە باو هەیە دژێک هەیە کە ئەوێ دەنگی ئازادی دەنگی چارەسەری دەنگی ڕۆشتنی کۆمەلگا بەرەو ئاسوویەکی ڕووناک بەرەو ژیانێکی ئاسوودە وەلا بنرێت یاخود بۆستێنرێت زۆر هەندێک لە تێزەکانی بە تێپەڕبوونی ئەگەر ئێمە لایەنە سیاسیەکەی بگرین چونکە ئەو بیرمەندە لە زۆر لایەن مەسەڵەن دواوە و تێزی هەیە لە ڕووی مێژوویەوە ئابووری سیاسی کۆمەڵایەتی بەڵام ئێمە هەندێک لەو تێزانەی بە تێپەڕبوونی مێژووە لە هەمان کاتە بە تێپەڕبوونی ئەو دۆخە سیاسیانێک کە هەیە گەشتۆتە دەرئەنجامێکی زۆر باش نمونەی ئێمە ڕۆژئاوامان هەیە لە ڕۆژئاوایە سەرجەم ئەو تێزانی کە سەبارەت بە دروستبوونی سیستەمی دەوڵەت و سیستەمی کانتۆنەکان و چۆنێتی خۆبەڕێوەبەرایەتی هەموو ئەنجامێکی باشیانە بە بەڵگەی ئەوەی کەەوە هەموو دنیا لە ڕۆژانێک بووکە دۆخی ڕۆژئاوا ئارامگرتو هەبوو ڕویان ئەکردە ئەوێ سود لەو دۆخە وەربگرێت لە ئێستاشدا ئەماژە بۆ بکەم تەنها چارەسەری ئەوەیەکەوە هەر ناوچە و خۆبەڕێوەبەرێکی خۆی هەبێ و هەر ناوچەیەکیش بتوانێتەوە چارەسەری کێشەکانی خۆی بکە ئیدی ئەگەر بەم قۆناغاتێ نەپەڕین ناتوانین کەەوە قۆناغی داهات و ومێدی لێەوە چاوەڕێ بکەین ئێمەژن ئەبێ لە هەموو لە هەر شوێنەکەین نەک تەنها لە باشوور ئێمەژن لە هەر شوێنەکەین ئەبێم نرخی نووسینەکانی ئۆجاران بزانین نرخی برمەندی دوا بزانین بۆ چونکە ئەمە تەنها ڕزگارکردنی تاکی کۆمەڵگانیە بەڵکو لە نێو ئەوەش ڕزگارکردنی تاکی ژنە و ئەو ئاماژانی کە ئۆجاران بۆ ژنی کردووە دەبینین هەتاوەکو ئەگەر ژن بەو مانە فکریە بیریە نێتە ناو کۆمەلگا چارەسەری سەر ناگرێت چونکە بەڵێ ئەو تێزی چارەسەری داناوە بەس لەناو ئەوەش دەبێت ژن پایەکی گەورە بێت لە چارەسەرکردنی ئەو کێشانە ئەیدی ژن چۆن ئەگاتە ئەو مەرحەلە ئەگەر بێت و خۆ ئامادەکاری بۆ نەکات و هەوڵی بۆ نەدا یعنی ئەمە لەلایەکی کەشەوە سەبارەت بە باشوور ئێمە دەبێت هەمیشە پشتگیری یاخود بەردەوامی خوێندنەوەمان بۆ نووسینەکانی هەبێت چونکە بەردەوامی خوێندنەوەمان هەبێت دەتوانین کەوا شیکاری بکەین کە شیکاریمان بۆ کرد بۆ ئێمەیشن لە ڕووی ژیانەوانی و سوودێکی گەورەیە بێت وامان لێ بینە تاکێکی بەهێز تاکێکە بتوانیکەوە ببینە پایەکی گرنگ لەنە ئەو دۆخە چارەسەری کە ئۆجاران ئاماژەی پێ کردووە